دلهی پایتەختی هیندستان واوێنەکراوە کە شارێکی مەترسیدارە بە تایبەتی بۆ ژنان. لە ڕاستیدا من وا ناڵێم دڵهی بە تایبەتی ئاسایش نییە، بەڵام لەو بڕوایەدام ڕاستیەک هەیە کەوا زۆر راپۆرت لە دڵهیەوە هەیە و هەروها زۆر قسە و باس هەیە لەبارەی هەراسانکردنی ژنان و توند و تیژی سەکشوالی و جۆرێکی تر لە توند و تیژی دژ بە ژنان. ئەم دەنگانە بە تایبەتی ئەو کاتە دەنگیدایەوە پاش دەستدرێژیکردنی دەست و تاقەمێک بۆ سەر ژنێکی گەنج لە ناو ئۆتۆبۆسێکدا لە مانگی دیسامبری ساڵی 2012. دەستدرێژیکردن سەر ژنە گەنجەکە و پاشان مردنی پایتەختی هیندستانی هەژاند و بۆ هۆی تونترکردنی یاساکان. بەڵام ژنانی هێندی دەڵێن شتەکان ئەوەندە نەگۆڕاون. تو کە پیاسە دەکەیت بە جۆرێک وەکو نمونەیەکی سرنجڕاکێشی بۆ هەمووان چوونە دەرەوە لە کاتی شەو کەسێک دەبێت دووجار بیری لێ بکاتەوە. لە دلهی کەس ترسی نییە، خەڵکوا بیر دەکات هەر کارێک لەگەڵ ژنەدا بکەیت ئەم سیستەمە هیچی لە توانایدا نییە. پۆلیسی هیندستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا داوای 80,000 پۆلیسی تریان کردووە، بەڵام تا ئەمڕۆژ زیادی نەکردووە. بە پێ تۆمارکراوەکانی بیێرووی تاوانەکانی نیشتمانی هیندستان لە ساڵی 2016 ڕێژەی تاوانەکانی دژ بە ژنان بە ڕێژەیەکی زۆری 184% چووەتە سەرەوە کە بەڵێنترین ژمارە بووە